کۆبوونەوەی ئێمڕۆی ئێمە لەسەرەوەیە کە مامەسایانی ئاینی بە خۆشحاڵیەوە پەیامی پشتیوانی و هاوکاری خۆیان بۆ سنووری قەزاکەمان و بۆ لیژنەکانی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کۆبووینەتەوە. و لێرەشەوە پێشنیارێکم بۆ مامەسایانی ئاینی خۆشەویستەوەیە کە ئەوان هەمیشە پشتیوان بوون بتوانن ئەگەر بگونجێ لە ڕووی شەرعیەوە کە مانگێکی کە پێێنێنە مانگی پیرۆزی ڕەمەزان لە ڕووی هاوکاریکردن و پشتیوانیکردنی کەرتی تەندروستی یاخود وڵات لە ڕوبەڕووبوونەوەی قەیرانە لە مەسەلەی زەکاتە بتوانن ئەگەر پێش بخرێت ئەوان کارێکی لەسەر بکەن لە ڕووی شەرعەوە ئەگەر بگونجێ بتوانن زەکات لە وڵاتەکانی لە وڵاتی خۆماندا بۆ کارێک بەکاربێت کە بتوانین سوودی گشتی تیاابێ بتوانین نەخۆشخەکانەکانی پێ باشتر بکەین پێ تەقوێتر بکەین لە هەموو سنووری کوردستانە. داوا لە خێرخوازان و سەرمایهدارانی ناوچەکەمان دەکەین یەک هاوکار بن لە دابینکردنی کەرەستە پزیشکیەکانی پەیوەست بە ڤایرۆسی کۆرۆنا بۆ شارەکەمان و شوێنی گونجاومان هەیە بۆ ئەو مەبەستە واتە پێویستمان بە بینان نییە بە هاوکاری ئەو خێزانانە بکەن کە کەم دەرامەتن بە بۆنەی ئەم بارودۆخەوە ئیشوکاریان وەستاوە و هەروەها خاوەن بڵکەکان چاوپۆشی لەکرێی ئەم مانگەی خان و دوکانەکانیان بکەن و ئەتوانن زەکاتەکانیان پێش بخەن بۆ هەمان مەبەستی سەرەوە.